بەکرەکەم بەخێوێ بۆ استودیۆ سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەرانی تلڤیزیۆنی پەرتۆ هیوادارم لە هەر کوێکە هەن شاد و سەرحاڵ بن و ژیانیان بەخۆشی بچێتە پێش. سپاس دەکەم بەخێوێ بۆ استودیۆی تلڤیزیۆنی پەرتۆ. هەر وەک ئاگادارین و هەواڵەکان گەیشتووە ڕووداوێکی دڵتەزێن لە شاری بۆکان ڕووی داوە بەداخەوە ژن و پیاوێک بە دەستی کوڕەکەیان و هەروەها خزمانی قەدیم هاوسەری ئەو کەسە بە شێوەیەکی فەجیع کوژراون. پێم خۆشە پێشەکی ڕوونکردنەوەیەکمان لەسەر ئەم مۆزوعە بۆ بدەیت دواتر چینە سەر درێژەی باسەکەمان. بەڵێ هەروەک تۆ ئیشارەت پێ کرد بەداخەوە لە ڕۆژی 13 ژوئیە بەرابەر لەگەڵ 23 تیرمان لە بۆکان ڕووداوێکی زۆر دڵتەزێن ڕووەدا کە ژن و پیاوێک کە ژن و شوو بوون تیکە تیکاکرێن. من حدودی 2 ساڵ و خوردەی لەوە پێش محەممەد کە بە قەتڵ گەیشتۆ برا گەورەی قادرا لەگەڵ ژنەکەی بە ناوی کوبڕا کە متەهەمە بەم قەتڵە لەگە برایەکی و کوڕێکی کە لە مێردێکی تری بووە مانە تەوزیع عەلەم جەریان چۆن بووە حدودی 2 ساڵەوە پێش زیاد بنەوە محەممەدیش زیوازی دووەمیەکە و لەگەڵ ژنەکەی زیندگیەکە و بالاخره لە طی 2 ساڵ و خوردەیە کوبڕا واز نایەنێت تەلاشەکە بالاخره بچێتۆ ناوە و زیندگیە بە هەر هەدەفێک ئەم جزئیاتەی منیش نازانم و قادریش باسی نەکرد. بالاخره خانەوادەیە بوون یەکتریان ناسیوە بەیەکەوە بوون تەلاشی کردووە 5 منداڵیان هەرە بەیەکەوە 4 کچ و کوڕێک بە ناوی ئەمیر 4 کچی گەورە کە سییانیان دراوە بە شووانش تەوزیع عەلەم محەممەد و کوبڕا مەحسوولی ژیانی یەکەمی. بەڵێ ئەم کوبڕا کە متەهەمە بە قەتڵەکە لەگەڵ محەممەد بە قەتڵ گەیشتووە ئەمانە بەرهەمیە زواجیان ئەم 5 منداڵا بێت کە 4 کچ و کوڕێک بالاخره طی ئەم تەلاشاکەیکەن بەرحەب کە ببنەوە بە یەک یا هەرچی اختلافی بینی ژنەکان یا هەرچیمانە حەسوودی و حەساسیەتێکە ژنەکانی بێت بالاخره چەندین مەوردیش بە قەول خودی قادر چەندین مەوردیش خودی محەممەد و ئەو جوملە ژنە جەدیدەکەی تهدید دەکرێن لەلایەن کوبڕا و لەلایەن برای و لەلایەن کەسوکاری و چەندێک جدی و چەندێک غەیرە جدی بالاخره ئەم تهدید و ترسە هەر بەسەر ئەم خانەوادەوە ئەم زواجەدەوە و ئەبێ و یەک شتیش کە ئەم ماجرا بە نەزەری من برەک تەشتی دەکات و دەستیان دابێ بەم کارە عەلا ڕەغمی اختلافی ناوخۆی خانەوادەکە بەتایبەت ژنەکان و بەتایبەت کوبڕا ژنی قەبلی مەسەلەکە وایە کە محەممەد زۆریش دەوڵەمەندە گویا ملیاردێرە زۆر بۆ گەواچێت کە بالاخره کاریان کرد بۆ سەروەت و سامانەکەی. بالاخره درود لە ڕۆژی 13 23 تیرمان زۆر بە شێوەیەکی فەجیع و وەحشیانە و غەیرە ئینسانی یعنی حتا وەگەڵ قەتڵانەش نییە قابلی مقایسە لەگەڵ قەتڵانەش نییە قەتڵای ناموسیەکە بەرەسەر اختلافی ژنەکەی بەجێ دێڵێ یا شۆکەی بەجێ دێڵێ دەمانچەیەکی لێدەنەوەی کوژن و دەرەچن و معلومیە بە شکڵێکی زۆر دەرداوەر بە شکڵێکی زۆر غەیرە ئینسانی بە شکڵە ئەسەن نمونەی نەبووە توانی بڵێ لەم قەتڵانەکەتە لەم چەندین ساڵە ئیتفاق کەوتووە کەیدی وەحشەت و ترس و نیگەرانی کولی شارەکەی گرتووە وا بۆ کەیدی چوون لە ماوەتی خوانە بۆ نیوە شەو بۆ خەوتون هەردووکیان محەممەدیان سەر بڕیوە بەدەنی دەست و بلیان دەستیان قرتانوە لە سینەی ژنەکەیان قرتانوە لە حەوشەکە لە چەندین جێگا لە حەسارەکە فڕیان داوە. ئەمە شتێ بۆ کەیدی تەسەور ناکرێت کە ئینسان بۆ بێ ئەوەنە ئوفت کە بەسەرەی بە عیلەتی اختلافی خانەوادەگی بێ خۆشەویستی بێ سەروەت بێ سامان بێ ئەوەڵەن نابێ ئەم کارانە بکات چون دنیا بەهۆی اتفاقێکی وە و پایانی دنیا نییە و ئەم کەسانەش ئەم کاریان کردووە بالاخره کوتم دێمە سەرەمەکە هۆی چییە باستابی چییە لە چۆ نەشئەتەگرێ و ئەم فەرهەنگە و ئەم جۆرە لە کار و کردەوەی غەیرە ئینسانی کە بۆ هیچ کەسێک قابلی قبوڵ نییە و زۆر غەیرە ئینسانی بووە. دیارە ئەبوبەکر شەریزادە ڕووداوەکە ڕووداوێکی زۆر دڵتەزێن بووە هەروەکە ئاگادارین و خەبەرەکانیشی ئەگات و لە سەتحی شاری بۆکان و هەروەها دەوروبەریشە ناو خەڵکار دەنگدانەوە و ڕەنگدانەوەیکی زۆر ناخۆشی بووە و ئەمە تەئسیراتی کردوە سەر ژیانی ئاسایی خەڵک. بەڵام حەزەکەم بڕۆمە سەر ئەسلی ئەو مۆزوعە کە هۆکاری ئەم مەسەلانە لەکوێوە ڕوەدا بۆ عیلەتی چییە؟ ئەمانە ئایا سیستمێک نییە کە نەزارەگەری
ئەم کێشە و مەشاکلانە ببێت یا خۆ بتوانێت حل و فەسلی دەرد و ڕەنجی ئەو خەڵکە بکات کە نەکێشێ بێ یا کە ئینسانێک تۆ لە هەر حاڵەتێک ئەگەر بەراوردی بکەیت کوشتنی ئینسانێک سهل و ئاسان نییە زۆر بەو شێوە فەجیعیشەکە ئێوە باسی لێەکەن شێوەیەکی زۆر درەندانە و زۆر ناخۆش بووە بەڵام حەزەکەم بڕۆینە سەر ئەو مۆزوعە کە ئەو هۆکارە چییە کە بێستا دەسەڵاتێک نییە کە نزارەگەری ئەم ئەوزا و ئەحواڵە بێت بتوانێت حل و فەسلی ئەم وەزعیەتی ناو کۆمەڵگا بکات. من پێشەوە لێ بەسەر جواب بەم سوالە مشەخەسەی تۆ چی باعیسە بێ هەمچوو فەرهەنگێک هەمچوو کردەوەهایەک لەلایەن خەڵکۆ کە زاتن نابێ وابن و واش نین تەشتی دێکات و عاملی ئەوە بێ حەزەکەم با تەوزی بە مەسەلە و ڕووداوەکە هێندە ئێشارە بکەم بە گوزەشتەی ئەم ئیتفاقە و ئەم مشکلێکە لەم خانەوادا بووە تاو جێگای بەدەقیقی من لە تاریخی خودی قادر و ئاگادار بووم کە برای محەممەدا باسی لەوە کرد کە بەهۆی اختلافاتێکەوە کە بوویانە و جوداییە کە پێشتر بوویانە سێدانە لە کچەکانی کە لە کوبرا و محەممەدن کە بە قەتڵ گەیشت و کوبرا و ژنەکە متهم بە قەتڵەدا سێدانە لە کچەکانی خۆیان بێ مەشوەرەت و بێ دەخالەتکردنی محەممەد و خانەوادەکەی داوێ بە کەس و نەزیکانی خۆی یعنی کوبرا یعنی خانەوادەکە تاو حەدا ئەم مشکلانیان تیا دروست بووە کە پرسێ بەم بابە نەکراوە کچەکانی شویان کردووە کەسانێک خۆی مەدینە زەری بووە کوبرا داوێ بەم نەزیکانە و لە ئیتفاقەکەشە کە ڕووی داوە 8 نەفەر فەورەن لە نزیکان و کەسوکاری کوبرا فەورەن دەستگیر دەبن بە ئیتهامی ئەم قەتڵە و مەشکوکیەتایە کە ئەیان بێ بلاخەرە کێ نزیکی کوبرا بووە 8 نەفەریان لێ دەستگیرەکەن کە دوای مودەتێکی کورت هەر هەشتیان ئازاد دەبن بەڵام ئێستا برایەکی کوبرا و کوڕەکەی وا لە محەممەد نیە لە شووە قەبلیەکەی بووە و تا ماوەیەکی زۆرش نیازانیەوە کوڕێکی بووە لە مێردێکی دیکەی پێش محەممەد ئەم دوانە فێڵەن لە زیندانن و باز لەوا کرێت جومعەی ڕابردوو ئەم جومعەی وا سێ ڕۆژ چوار ڕۆژ پێش کوبراش وایە دەستگیر کراوە وەلێ زۆر متمەئین نی فعلا شتەکە تا ئەم حەدەماوە یعنی پێش ئەم ڕووداوە پەیوەندی نێوانی کوبرا و محەممەد بە تەواوەتی پچراوە یا بەڵێ محەممەد ژنی تری هێناوە و زیندگی بووە و ژنەکەشی بە قەتڵ گەیشتووە یعنی حدود 2 ساڵ وەجیا بوونێتەوە بەڵامی دی تەلاش و ململانێ هەر بووە بۆی بالاخەرە بچێتەوە زیندگیە نەچێتەوە اختلافەکانیان پوڵ و ماڵ وەرچی بووە ئایا محەممەد وەکو ئەوەی کە سەرپەرستی مناڵەکانی بکات سەرپەرستیانی کردووە یعنی توانیوێتی یاریدەدەری ژیانیان ببێت یا با بڵێن هەموو شتەکان لە سەرشانی کوبراوە چونکە ئیشارەتدا بۆ مۆزوعە لە تەشکیلدانی ژیانی مشتەرەکی کچەکانی یا کوڕەکانی محەممەد هیچ دەخاڵەتێکی نەکردەوە خۆ قەتعەن هیچ جێگە دەخاڵەتێکیش نییە ژیانی ئاسایی خۆیەوە خۆ ئەو کەسە خۆیان لێبژێرێ پێویستی بە دەخاڵەتی کەسێک نییە ئەم مەسەلە مشەخەسە بە جوزئیات و من نازانم ڕاستەکەی قادریش باسی نەکرد ئەم قسانی کە من کردم لەم منبەعەوە کە برای محەممەدا قادر من تەلێفۆنی قسەم لەگەڵ کرد باسی لەوە کرد وەلی وا نیشانەدا بالاخره وەڵانە منداڵانیان گەورە بوون باڵغ بوون هەر کە دوو زیندگی خۆی بووە سێدانە لە کچەکانی دی بە هەر دەلیلێ واقعا ارتباطیان لەگەڵ بابەکەیان بووە نەبووە دایکەکە نەهێشتووە ئەم جوزئیاتەم دیش نازانم من ئەم شتاڵم کە منبەعەمەوە موەسەقەکەی مەسەلەکە ڕووداوێکی زۆر دڵتەزێنە ئەمە زۆر شتێکی بەرچاو بەڵام لەو فازی بینە دەرەوە لەو مۆزوعە بینە دەرەوە با بڵێن باستابی لەسەر کۆمەلگا و دواتر نەبوونی سیستمێک کە بتوانێت چارەسەری حەلی ئەم مەسایلانە بێت کە ژن و مێردێک کاتێک لە یەک جیابنەوە حەقی یاری ئینسانێکە زندگی هەروە کە حەقی خۆیەتی عاشق ببێت و ژیانی هاوبەش تەشکیل بدا بەو شێوەش حەقی خۆیەتی چ ژنەکە چ پیاوەکە لە یەک جیابنەوە بەڵام ئەبێت سیستمێک ببێت بتوانێت ئەمانە بە شێوەیەکی ئوسوڵی ئینسانی بتوانن هیچ کامێکیان ئیستثمار نەکەن ئایا بە بڕوای ئێوە چەندێک دەسەڵات لەم مۆزوعە دەخیلە دەسەڵات چەندێک هۆکاری ئەم قەتڵانەیە کە لە کۆمەلگا ڕۆدا دەقیقاً لە جواب بەم پرسیارەی تۆ ئەوەڵان من کوتم شتەکە ئەوە شەنیع و ئەوە دڵتەزێن و ئەوە غەیرە ئینسانی بۆ کوتم واقعاً کەم وا نمونەی وا زۆر ئیتفاقی وا کەوتووە متاسفانە بە هەر دەلیلێک
قەتڵ و کوشتار بووە لە هەموو شوێنێک وەلێ کەم مەوردیان ئاوا دڵتەزێن و غەیرە ئینسانی وکە ئینسانەکان کوشتوتێکی تیکە تیکەکردنەکەی و بەملاولا فڕدانەکەی نمونەی نەبووە. هەر خودی ئەم مەسەلە وەحشەت و نیگەرانی و دڵهۆڕەیەکی زۆری خۆتە ناو فەدای شارەکە. زۆر کەس خۆی مطمئین نییە، ممکنە تەرەف مشکلەیەکی چکۆلەی ببێ فکرکە و دێن وای لێکەن. ئەمە ئەوەڵین باستا بێتی لەسەر ڕۆحیاتی خەڵک، ناهەنجاری، ترس و وەحشەتی، هۆکەی چی بووە و چی عاملەکەی بۆ چێ خەتایەتی چێ ناخەتایەتی ئەوە بەجێ خۆی. ئەوەڵین تەئسیرەکەی مستەقیم لەسەر خەڵکەوە کە دیارە تەبیعیە خەڵک وەسیعان بێ کوژیانەکەن ممکن اختلافاتی چکۆلە لە بینی چەندین خانەوەدا بێ ئەم ترسە لە دڵ هەموویانە نیشێ. بێگومان لە هەر حاڵەتێکە ئێمە ئەگەر بین ئەم مەسەلانە تاوتر بکەین واقعیەتێکە کە لە یەکەم هەنگاویە تەبعاتی ئەم شتە لەسەر کۆمەلگا و ڕەنگدانەوەی لەسەر کۆمەلگا بێت. ئەمە شتێکی زۆر زۆر بەرچاوە. بەڵام هۆکاری ئەساسی ئەم مەسەلە وتم پێم خۆشە ئشارە بێ بۆ مۆزوعات کە سیستم چەندێک دەخیلە ئاوەها هۆکار ڕوودانی ئاوەها مەسائلێک یا ئاوەها ناهەنجاریەک لەنەو کۆمەلگا. بەهەرحاڵ سیستمێکی حکوومەتی هەیە کە ئەبێ نزارەگەری هەموو شێوەیەک بێت کە بەداخەوە لە جمهوری ئیسلامیە باڵێن دەخالەتی مەسائلی ڕیزترین مەسائلی ژیانی خەڵکەکەن ئەگەر هۆکاری سیاسی و بەرەنگاربوونەوەی سیستم بێت. بەڵام ئاوەها مەسائلێک دیارە خۆی زیاتر پەریپێدا. پێم خۆشە سەبارەت بە این تەوزیحاتەکانمان هات بەسەرەوە ویسمە و فەدا کە ئەم نیگەرانی لەناو خەڵکان دروست کردەوە و ئەو تەسیراتە منفی لەسەر خەڵک بووە و لەلایەکۆ تووڕەبوونی خەڵکیش ئەلەی ئەم کردەوە غەیرە ئینسانیە زۆر زۆر بەرچاوە و هەر کەس لە حاسی خۆی ئەم کردەوەی محکوم کردەوە بە هەر دەلیلێ. تەرەف فەرزمانەوە بێ حەق بەجانە بۆ چی وانە على العموم خەڵک لە یەک ئانا ئەمان محکوم کردەوە بە ئیزافەی ترس و وەحشەکە. ئەمما ئەم سوالی کە تۆی کەی ئێمە لەوە خەریکین لە شتێک باسکەین کە ئایا سیستمێک هەیە بێنێ نەیەڵێم اتفاقانە بکەوێ نا بەپێچەوانە. ئێمە ئەزانین جمهوری ئیسلامی مسبب و عاملی تەواوی ناهەنجاریها تەواوی اتفاقاتی ناگوار و دڵتەزێن و غەیرە ئینسانی ئاوایە بۆ خۆی لە ڕاسیە وەک دەوڵەتی جمهوری ئیسلامی ماشینێکی ڕەوغەنکاری کراوی خستۆتە ڕێگا ڕۆژانە دەدان و سەدان ئینسان بە جورمەهای چکۆلا بە کردەوەیە کە دژی جمهوری ئیسلامی بن ئەدامەکە سەنگسارەکە دەکوژێ دەبڕێ و ئەمە باعیسێ وا بێت غەیرە مستەقیم ئەم کردەوە لە ڕاستیە وەکو جمهوری ئیسلامی کە عاملی تەواوی ئەم ناهەنجاریە و تەواوی ئەم قەتڵ و جەنایەت و ئێدام و سەنگسار و ژنازاریەدا ئەمە تەئسیرەکاتە ناو جامعەش تەئسیرەکە تەواوی ئینسانەکان زەرفیتیان وەک یەکتری نییە. زۆر کەس پێی وایە وەختە جمهوری ئیسلامی ئەواکە لابد ئەم کەسەکە ئەدام کراوە جورمێکی کردووە دەرنەتیجە ئەمیش دێ ڕاستەن خۆی ناچێت شکایەتکە بڵێ مەسەلەن جمهوری ئیسلامی ئەم شتە عادی بەم زەقیە ناکرێت کە مەسەڵەن فڵان کەس ئەدامکە فکرە کاتۆ چون ئەم تەئسیرە مخەڕبەیەدا ئەم فەرهەنگە ئەم کولتورە ئەم زانیە منیش دەچم شەخسی کاری خۆمەکەم دەست بەکارە بم تەرەفەکەم ئێدامەکەم ئەزانم چون دێم ئیتهامێکی دروستەکەم دەڵێم مەسەڵەن ژنم بووە لەگەڵ فڵان پیاو خەوتووە پیاو بووە لەگەڵ ژنێتر دیومە خەوتووە دەرسێ وەختی ئەم کوشتاراکەم وەختی ئەم کەسە ئاکوژم وەختی ئەم عەمەلە لە خۆم سەردەم لایەن جمهوری ئیسلامی زۆر پەسەندی دەدا زۆر قابلی قبوڵە ممکنە ئەوەڵەن نزیکی خۆی بێ یا ممکنە بە دەلیلەوەی خۆی ئەم فەرهەنگە وەسیعەن گوستەرشەدا و علي مقصد الاشتكاء بيني ناموسي في وموردا قتل ناموسي نبوه اختلاف شكيتر بوا ده النتيجه للاين ام كسو كاميوغلن ام كسانوا دسبن بو ام جوره كردوانا كتيه كوجي جينيه كوجي شويه كوجي نام دارم جيرانكي كوجي زور انگار بالرسمي ناسراوا قتل بوا كطرف كاري غير الشرعي كروا وجمهور الاسلامي مزاداتي عزيمي اولا نابي بوداناني ودوايا وش نابي انتظار من بي جمهور الاسلامي بي عدالته ازادي خوایزي حق نا حق ليجاكاتو شون سرتاپای وجودي جمهور الاسلامي او وك 34 سالا كتمم ماشي من زنجي ورخصوا بشكلاي مختلف انساني كشتوا وامج سر انسان كان او انسانانش وقت تاثير داني ناين بعواقبي كارك فكر كانوا راسيتي يعني ببروي وقسكتان لنا في برم قتل عمدي دولتي
بەواتایەک ئێعدام خۆدی ئەو شتە باعث بێت کە زیاتر ئەم فەرهەنگە و ئەم هەنجارە لە نێو کۆمەلگا بڵاو ببێتەوە. دقیقاً یعنی ئینسان کوشتنە کاتە شتێکی عادی بۆ هیچ کەسیش دەرناکەوێت کامە حەق بوو کامە ناحەق بوو. هەر نەوع قەتڵێ محکومە، هەر نەوع قەتڵێ غەیرە ئینسانیە. ئێمە شاهێدی ئەوە نین کە قەتڵ ئیتفاق کەوتووێ لە مەجای قانونیەکەیەوە و سیستمێکی ئینسانی سیستمێکی دروست بار ببێت کە بێنە تەرەفەکە بێنە بڵێن تۆم خلافەت کرد مەسەڵەن فەرزکە 4 مانگ زیندان بە فەرد سابت بووە لەسەرت، یا جمهوری ئیسلامی تەرەفەکەی ئەدامە کاتۆم سیکلی کوشت و کوشتارانی دامەیە کە جمهوری ئیسلامی پەروەردەکەی لەوە زۆر ڕۆشنترە کە ئێمە باسی بکەین، یا نای کاتە حەشیرە و خانەوادە و تایەفە کەسێکی کوشتەوەی تریش دەیکوژێ ئەم سیکلی ئینسان کوشتار ئیدامەیەدا بەم مەعنا ئەرێ تەواوی کردەوەی ئەم سیستمی جامعە کە جمهوری ئیسلامیە لەسەر ئینسانەکان تاسیر دادەنێ. هەر بەم دەلیلش زەرفێتی هەموو ئینسانەکان وەگێک نییە تەرەف دێڵێ جا باشە منیشتم ئەم قەتڵاکەم شخصی خۆم واری دەبم پەروەندەیەکی پێچەوانە دروستەکەم دەڵێم هات تەجاوزم پێ بکە، دەڵێم هات مەسەڵەن لەگەڵ فڵان پیاوخەوت بوو عادیە کاتۆ بۆ ئەو سیستمە کە تەرەفداری ئەو مناسباتە کە جمهوری ئیسلامی بێ. دەرنەتیجە ئەرێ تەئسیر دادەنێ کۆنەپەرستی، وەحشیگەری، عەقەب ئوفتادەگی، دواکەوتووی، هەمووی ئەمانە دەستەدا بەدەستێکۆ لە گۆشەیەکە ئیتفاق جواکەوێ. بەڵام خۆدیم کەسانە کە دێن دەست بەم کردەوانادەن توول و عەرزی فاجعەکە نازانن ڕاستیەکەی. ئەو لەحظەدا خەشمێک تووڕەییەک دێ وجود یەگرێ ئیدی بۆی مهم نییە ئەم قەتڵە چ حوفرەها و دەڕەها و سیاچەڵهایە لە دەرونی بازماندەگانە بەجێ دێڵێ. ناو کۆمەلگاکە، کوچەکە، مەحەلەکە، جیرانەکە، شارەکە، مەنتەقەکە، ئوفتانەکە و کولی جامعەکە بە ناوی ئێران متوەجێ ئەمە نین. ئەو خەشمە یەک دەقیقەیە کە بە خاتری مەسەلەی ماڵی بە خاتری مەسەلەیەکی ئەخلاقی ئەم مەوردە حتا ئەوەش نەبووە دێن دەست بەم کردەوە غەیرە ئینسانیە نادەن کە ئەسەن تەرمیم ناکرێتەوە، دروست نابێتەوە. حتا من وان بیستووە قادر باسی کرد برای محەممەد کە بە قەتڵ گەیشتووە کوڕێکی بەناو ئەمیر لە کوبرا و لە محەممەدا بە چ دەلیل و بەهۆی چ مناسبەت و بەهۆی چ پیشنەهاداتێک و چۆن ئەم تەسمیمی گرتووە گوایە وتوویە قەتڵا کوبرا نەیکردووە و خانەوادە و کەسوکارەکەشی نایکردووە من کردوومە، یعنی خۆی چۆ باوکەکەی و ژنی بابەکەی کە بێتە زڕدایکی کوشتبێتی. یعنی ئەم حاضرم قەتڵە بە وەهدە بگرێ بەوەی ئەوان تەبرابن چ ساخت و پارتێکە معلومیە. ئەمەشی دی واقعاً ئەو جیری نازانم تەسمیمێکی غەیرە ئینسانیە کە چۆن لە ئینسانە دقیقانەمە تەئسیراتی سیستمی حاکمە کە بەڕاستی ئینسان کوشتن زۆر ئاساییە کاتە بۆ خەڵک. بەڵام لە کۆتایی باسەکەمان هەموو بکەی شێخزادە پێم خۆشە هەر وەک خۆت ئشارەت پێدا هەڵوێستی خەڵک نسبەت بەم مەسەلە زۆر تند و تیژ بوون، زۆر تەئسیرێکی ناخۆش و ناگواری لەسەر خەڵک داناوە. پێم خۆشە سەر ڕای ئەوەی کە حەق ها بەدەست محەممەدەوە نەبوو بەدەستی یا هەر جۆرێک کە بارحاڵ مستحقی ئەو شێوە کوشتنە نییە. ئینسان مستحقی ئەو شێوە بەرخورد و کوشتن و چزانم بەرخوردێکی ئاوەها زدە ئینسانی نییە. بەڵام پێم خۆشە پەیامی ئێوە بۆ خەڵک لە کۆتایی باسەکەمانە کە ئەم جۆرە ناهەنجاریانە لە کۆمەلگا دیسان تکرار نەبێتەوە. یعنی بەڕاستی ئێمە ئەبێ باواتایەک کوردوتەنی دەست لە سیستم و دەسەڵات بشۆرینەوە. دیارە پەروەردەی 30 و چەند ساڵەی جمهوری ئیسلامی پڕە لە نامەتی و نەکبەتی و ڕەشی و کوشتن و قەتڵە. بەڵام خەڵک وەکو خۆیان چۆن ئەتوانن هەڵوێست بگرن و دواتر ئەم ناهەنجاریانە لە کۆمەلگا پاک بکەنەوە. بانگوازی من بۆ خەڵکەوەیە ئەوەڵەن من خۆم و بانگوازیشم بۆ خەڵکەوەیە کە واقعاً لە کەناری خانەوادەی محەممەدا قەرار بگرن بەرحاڵ اتفاقێک کەوتووە بۆ ئەوەی ئەم دەرد و ئێش و ئازاریان کەمتر بێتەوە ئەحساسی تەنیایی نەکەن. بە هەر دەلیلێ اتفاقە کەوت ناشتوانین هیچ تاسیری لە گوزەشتەدا بنین، ناتوانین گەڕێنەوە نقطەکەی اتفاقە کەوت اتفاقێکە کەوتووە. بەڵام ئەمە گوزەراوە بانگوازی مشخصی من بۆ خەڵکەوەیە واقعاً نەزانم جامعەیەکی گەورەدا شارێکی گەورەدا تێدا ئینسانایەکی زۆر بەیەک و ڕابطە و مناسباتیان هەیە ممکنە دەیان و سەدان اختلافی خانەوادەگی و مشکلی ماڵی و مشکلی ئێزدواج و کوڕ و کچ و ئەمانە ببێ قەتعەن هەیە.
موازبی ئەم مەسەلە ببن کە ئەگەر مەسەلەیەکی وانەدا بە قەولی تۆ بکات ئەسەن لە مەجای جمهوری ئیسلامی شونا تەلاشکەن وەکو ئینسانهای قەرنی 21ی وەکو ئینسانهای ئەمڕۆیی بێنن مشکلاتێکی کەوا لە پێشەوەی ئینسان لاخەرە لە ئینفجاراتە شعارەکەدا ئەڵێ ئینفجارات ئەوەڵین اشتباه ئاخرین اشتباهە یعنی تۆ بێنی خەریک ئینفجارات بی اشتباه کرد منفجر بی و تەواو نامێنی دەستدان بە چنین تەسمیماتێکی ئاواگرتنیش بەهۆی هەر نەوع اختلافێکەوە هەزار وێک اختلاف دەتوانێت ببێ تەبیعیشە ئشکالیشی نییە ولی پێشەوەی دەست بەو تەسمیمە و بەو دووسەری سیمە بەیەکەوە وەسڵکردنی اتفاقەکە بکەوێ داوای من لە خەڵکەوەیە زۆر لە ڕێگای ئینسانی و لە تەریق هەیەتایی خۆیان و لە تەریقی باوەڕپێکراوانی خۆیان و هەر نوع مشکلەیەکیانەدا جمهوری ئیسلامی انتزاریان نەبێ ئەو حکوومەتی کوشتن و بڕین و ئێدام و سەنگتار و ژنازاری و کودەگازاری و هەموو ئەم شتانەدا لەمانە بگوڕێن خۆیان لە تەریق خۆیان و کەسای معتەبەران کەسای دەمڕاست و قسەزان و جێی باوەڕی خەڵکان هەر نەو کێشە و مشکلەیەکیانەدا پێشەوەی هەمچوو اتفاقاتێکی ئاواکەوێ لەو تەریقانەوە حەلی بکەن و بە عواقبی کارەکە فکرکەنەوە کوتم ئەو حفرانەی تەرەف محەممەد ڕۆیشت دەڕەهای حفرایەکی واد لەناو کەس و کار و خانەوە دەوروبەر و شارەکە و جیرانەکەی توش بووە دروست بووە کە هیچ وەک فەرامۆژ ناکرێت ئەمانە بۆ هیچ کەس تەرمیم ناکرێتەوە بۆ هیچ کەس دروست نابێتەوە دەرنەتیجە ئینسانین تۆزێ ئارامشمان ببێ مشکلەیەکمانەدا حەقێکمان لێ زایە بووە لە تەریقی ئەم وتووێژ و دەخالەتکردن و سفارش و هێنانی 2 نەفەر و 4 نەفەرە بتوانێت قەزیەکانمان هەڵکەین ئەگەر نەمانتوانی بەخەرە یعنی ئەم ڕێگانە هەموو تەلاشن هەموو ڕێگایەکن کە ئینسان بۆ ئەوێن هەر نوع خۆدکوشیەک هەر نوع تەسمیمێ بە خۆدکوشی هەر نوع تەسمیمێ بە چنین عەمەلێ دوای 3 سانیە بە لەحاظ ڕەوانشناسیەوە ئەمە ثابت بووە هەر نوع دەستدان بە چنین کردەوەی دوای 3 سانیە پەشیمانیە کارم نیە تەرەف تووڕە بۆ چووە 2 نەفەریشی وا قەتڕوان کڕۆتی کە پارەکڕۆن دوای 3 سانیە پەشیمانە خۆی عەزابیجدانی هەیە خۆی دیزیندەجی نییە خۆی ئارامشی نییە خۆی دووچاری جنونە بێ خۆی دووچاری وەزیەتی خراپی ڕۆحی بێ حتا کەسێک کە کاری کردەوە پیوە کاری باشی کردەوە پیوە بۆ بەلاغ بووە دەرنەتیجەمانە هیچی وانی حەق نین دروست نین تەرەفی ئەو لای قەزیەکە دووچاری داغ و دەردەکە خۆی دووچاری مشکلە ئەبێ وەم کەسانش دێنم کارانەکەن فکرەکەن ممکنە پیان نەزانن ممکنە نەیانگرن ممکنە جامعە نەزانێت هەر لەحظەی ئەوە خەڵکەکە متەوەجی توول و ئەرضی ئەم جەنایەتە غیر ئینسانیە بوون ئەشیان ناسن تا ئەمرن ئەنگوشتی ئێشاریان بەلاوە درێژەکەنەوە ئەمە خراپترین نەوعی شکەرجەدا خراپترین نەوعی بێاحترامی پیان حتا ئەگەر کەسیش لە گوڵیان کاڵتر پێ نەڵێ دەرنەتیجە من داوامەوە ئەمە اتفاقە کەوتووە خەڵک هۆشیار بن زۆر لەوە هۆشیارتر بن مشکلاتی وان نێنە ڕێگای خۆیان دەست بەکردەوەی وا نەدان وەزانم خەڵک زۆر لەوە هۆشیارترن منەڵم ئەم مەوردانە تکرار نەبێتەوە زۆر لەوە خاکیتر سەمیمانەتر هەر نوع مشکلێ بە ئەندازەی کافی جمهوری ئیسلامی بەدبەختی و فشار و گرانی و هەژاری و دڵهڕە و دڵەتەپێ و سەرلێشەوایی بۆ خەڵک دروست کردووە ئیدی لە ناوخۆمانە مەجازی ناتمانێ واکەین نابێ واکەین ئەبێ ئەم مەسەلە لە بیرمان نەچێتەوە بانگەوازی من بۆ خەڵکەوەدا منیش لە کەناری ئەوانم هیوادارم حتا ئێمە حاضرین مشاورە بدەین تەماسمان ببێ لەگەڵ زۆر کەس لەخەرە دەورانە لە ناویانە بوون جێی باوەڕیانین هەزاران کاری وامان حەل کردووە بۆ ئەزانم کەسانی زۆر باش لە ناو جامعان ئەتوانن مشکلاتی خەڵک حەلکەن زیندگی ئەو ئاخرەت و عاقبەتی خۆمان خراپ نەکەین بەهۆی یەکسەر بە دنیا دین ئەرزشی ژیانی یەکتری بزانین ئەرزشی اختلافیشمانە ئەرزشی ئینسانێک دەربکەین دەست بەکردەوەی وانە دەین پەیامم بۆ وەکیل شەریفزادە بۆ تەوزیحەکانتان بینەرانی خۆشەویست بەڕاستی دەستکەوت و میراسی جمهوری ئیسلامی غیر ئەم کوشت و کوشتار و ناهەنجاری نێو کۆمەڵگا زیاتر نییە بەداخەوە من هەر ئێستا کە لە ڕێگەی ئستودیۆ بووم ئاهاتم بۆ ئێرە خەبەرێکی ناخۆش لە شارەچکەی کاری دینار سان بە شاری مەریوانم پێگەی کە لاوێکی تەمەن 29 ساڵە بە ناوی هیوا سەلیمی کە ساحبی مناڵێکی ساوایە دەستی داوەتە خودکوشی کە ئەم ناهەنجاریانە تەبعاتی کوشتن و ئێعدام و قەتڵی ئەمدی دەوڵەتیەکە سیستەمی جمهوری ئیسلامی بە درێژایی تەمەنی خۆی بەردەوام خەریکی ڕەواجی فەرهەنگی ئینسان کوشتنە بە هیوای ئەوەی کە هەر یەکە لە ئێمە لەو کۆمەڵگا بتوانین فەرهەنگسازی و چاکەسازیە بکەین کە نمونەی ئەم شتانە ڕوونەداتەوە بە هیوای ئەو ڕۆژە و سپاس بۆ ئێوەی بینەر کە بینەری بەرنامەکانمان بوون و
سپاس بۆ ئەبوبەکری شەریفزاد. سپاس بۆ تۆ و بۆ بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی پەرتۆ. توی کێشاوە شتێ وەلێ قەینا ئەرێ وازانم من نەمزانم تۆ چاو